بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ پشکۆ نەژمەدین بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە هەوڵ دەدەین لەم بەرنمەیەشدا قسە لەسەر دیوی ناوەی ڕووداوەکانی باشووری کوردستان لە دوای شۆڕشینەوە لە سەدەی ڕابردوودا بکەین و کۆمەڵێ باس و بابەتی گرنگ حکایەتەکانی دروستبوونی ئاڵای شۆڕش و ناو زیندان و هەروەها بەشێک لەو ڕووداوانەی کە ڕویان داوە و کارکتەری پشکۆ نەژمەدین حزوری هەبووە لە ناویاندا شەنوکە و بکەین دواتر بە کورتی دێنە سەر ئەو باس و بابەتانەی کە پەیوەندیان بە واقعی ئەمڕۆی کوردستان و دوای ڕاپەڕینەوە هەیە. کاک پشکۆ خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامە ئامادەیت دەخوازم لەم بەرنمەیەدا لەم بەشەژا بتوانین تەواوکاری بەشی یەکەم بە شێوەیەکی تەواوکرا و بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست بگوازینەوە. سپاستان نەکەم و دووبارە بەخێر بێن. کاک پشکۆ ئەگەر من دەواازەی ئەم بەشەی بەرنمەکەم بەوە بکەمەوە یعنی ڕاستە هەندێک فۆڕم پرسیارەکەم کرد لە ڕابردووە لە بەشی پێشووترا بەڵام لەم بەشەیاندا دیسانەوە پرسمەوە هەستەکەم هەموو ئەوانەی یا بەشێکی زۆر لەو کارکتەرانەی کە ئەزمونونەکانی خۆیان بیرەوەریەکانی خۆیان یاداشتەکانیان ڕۆژانی خەبات و پێشمەرگایەتیان نووسیوەتەوە جۆرێک خۆیان وەکو فریشتەیەک وێ ناکەن. پشکۆ نەژمەدین لێرە چییە؟ من نەفریشتەم و نەشەیتانم ئەوەم کە هەم و لە نووسینەکانیشما ڕاستیەکەی هەر هەوڵم داوە ئاوا بم کە بە نەفەسێکی زۆر خاکەڕایی و زۆر متەواضع شتەکانی خۆم بنووسمەوە. ئێمە لە سەردەمێکی ئێجگار تایبەت و دژواری بزوتنەوەی سیاسی کورددا بەشداریمان کردووە و لەوێدا بەرهەمی ئەو بزوتنەوە سیاسیە لە ڕۆژانی ئەوەڵەوە کە منی تێدا بووم با بڵێم من لە ساڵی 1970 چوومەتە دەرەوە بۆ خەباتی پێشمەرگایەتی هەتا ئەو کاتێک کە من ماڵ ئاواییم لێ کردووە دەتوانم بڵێم ئێمە کەسمان فریشتە نەبووین و ناشکرێتەوە نەخۆت بکەی بە پاڵەوە نەخۆت بکەی بە فریشتە نەکەس بکەی بە شەیتان و نەکەسیش بکەی بە ئەوە ینی هەلومە جێگاتۆتە پێشەوە کۆمەڵێک ڕوودا و ڕوویان داوە ئێمە بەشێک بوون و بەعس و دژمنەکانمان بەشێکی تر بوون لە خوڵقاندنی ئەم ڕووداوانە. کاک پشکۆ بەڵام بەشێکی تری باس و بابەتەکان تۆ بۆ نمونە لە مەسەلەی بڵاوکردنەوەی نامەکانی وریاوەهابا کە دێتە پێشەوە کە پرسیارت لێ یەکرێ بۆ ئەو نامانە بەشێکی لای توێ بڵاو ناکەنەوە بازەوەکەی کە ئەڵەی کولانەوەی برینەکان بەجایز و بە باش نازانم بەڵام هەمووشتان بەشێکی زۆر لە ناو یاداشتەکانە برینە کولێنەوە باسی کوشتنەکەن باسی کوشتنی دیلەکەن باسی ڕژانی خوێنەکەن باسی ناکۆچیەکان بە خەستیەکەن ناوەکان ئەهێنن بۆ خۆی ئەمەش بەشێک نییە لە یعنی دروستکردنەوەی دۆخێکی ترکە لە ڕابردووە هەبوو تۆ لە ئێستا باسیکەی ناکرێ بە زمانێکی تر ئێوە ئەم مێژووە بگوازنەوە. من بداخەوە دەڵێم کە ڕەنگە هەندێک یادەوەرنووس ئاوایان کردبێت کە جەنابەت باسی ئەەکەی بەڵام من بۆ خۆم هەوڵم داوە ئەگەر مەسئلەیەک زۆر زەق و زۆب نەبوو بێتەوە لە ناو ئەم بزوتنەوە سیاسیەوە قسە و باسی لەسەر نەکرابێ من خۆم لە قەرەی نەداوە وەکو وتم لەو شاخ و داخە بە هەزاران کەس کوژراون یان شەهید بوون هەندێکیان پێشمەرگە بوون و شەهید بوون هەندێکیان خەڵکی دیکە بوون هەندێک بە تۆمەت کوژراون هەندێک لە خۆڕا کوژراون هەندێکە کوژراون کە شایستی کوشتن نەبوون دیارە ئەمانە زۆرن و با بڵم باسکردنی ئەمانە ڕیزکردنی ناوەکانیان باش باسکردنی ئەوانەی کە کوشتویانن ئەمە کێشەی کۆمەڵایەتی بۆ خەڵک دروست دەکات ڕاستیەکەی مەرەنگە من لە سەرجەمی ئەو شتانە بێژگرت لە شەڕەکانی شەڕی ناخۆ کە باسم کردو بەگشتی ئەوەندە شەهید بوو ئەوەندە کوژراوە ئەوەندە بووە ینی بێژگەلەوە من باسی شتێکی دیکەم نەکردووە و تەنها باسی مەسلەی وریام کردووە کە ئەوی ژوریان مەسلەیەکی زەق و زۆپ و شتێکی دیار بووە لە مێژووی کۆمەڵی ڕژدرانی کوردستانەوە تەنها شتێک بووە کە ئێمە چاوەڕێمان ناکرد ئەمە بێتە ڕوو بدایانی و ئەمە بووەتە کێشەیەکی گەورە لەناو کۆنفرانسی سێی کۆمەڵە کە ئاخیر کۆنفرانسی کۆمەڵە بووە و لەوێ بابەتەکان بەشێکی زۆری لەسەر ئەوە بووە بۆیە من دەبێ ئەم حکایەتانە بگێڕمەوە کە لە کۆنفرانسا ڕویان داوە خۆ ڕەنگە لە دەرێ ئەوە من شتێکی ئەوتۆم نەکرد بەڵام باسی بۆ نمونە ناوچەی شەمێرانی شەکەی کە یەکەم ڕوبەڕووبوونەوەتان لەگەڵ قیادە
هەندێک ناوەهێنیت من نازان لە ناوچی شەمێران و ئەوانە بەڵام وەکو ناوی کەسێکم نێنە ئەوەی کە بە دیری گیراوە لە لای ئێمە بووە دوو بڵێن ڕەحمەتی عەزیزی حەمە ساڵح بووە مەسەلا من ناوم هێناوە ڕاستەکەی ناوی کەسەکانی کەم نەهێناون کە کوژراون یاخو بە بریندار بوون و دواتر ئازاد کراون بە حقیقەت بەڵام لەبەرەوەی عەزیز ینی چیرۆکێکی لەگەڵ من هەبووە ینی جگەلەوەی کە ئێمە لێش باسم کردووە لە قوتابخانە پێکەوە بووین دواتر ئێمە لەوێ یەکتریمان بینیوەتەوە پاشتر دیل ئەبێت دوو مانگ لەگەڵ من لەگەڵ ئەوی هەزەی کە من لەگەڵی بوو مەسەلا دیل ئەبێ پاشتر لە دەستی من ڕائەکە ئەچی تەستیم دەبێتەوە دواتر بەرحاڵ ئەمە حیکایەتێکە دەبێ بجێڕێتەوە بەڵام بەبێ ئەوەی باس لەوە تا باسی لەوەشم کردووە کە دواتر ئیعدام دەکرێت چۆن ئیعدام دەکرێت مەسەلا من شخصی خۆم لەگەڵم بۆ بردومە بۆ سەرکردایەتی کە مامژال بە نامەی خۆی داوای لە من کردووە کە بە سەلامەتی بیگەێنم مەسەلا من لە ڕێگا پێشمەرگە هاتوو گوتوێتی ئێمە ئیکوژین و ڕۆین تەسلیم ئەبینەوە من نەمهێشتووە گوتومە من ئەمە بە ئامانەت ئەگەێنمە سەرکردایەتی لە سەرکردایەتی پاداشتی ئەکەن یاخو سزایان ئەوە حەقی ئەوە بەڵام لە هەڵسەنگاندنی سەرکردەکانە زۆر جار ینی هەڵ ئەسەنگێنن بۆ نەباسی هەندێک سەرکردە باسی کاک نەوشیروان باسی ئیبراهیم جەلال باسی کاک شەوکەت یعنی هەندێک جاری وایە لە هەڵسەنگاندنەکانە جۆرێک لە هەڵسەنگاندنی تایە مەرج نییە کە سوکاری خۆیان ئەوانەشیان مابن لە ژیانە بەدڵیان بێت من دڵنیام بەڵام کاتێک کە تۆ شتێک دەنووسیتەوە ئەو کارەکترانە باس ئەەکەی کە دەور و ڕۆڵی گرنگیان هەبوو پێگەیان هەبێنێ ئەو بستنەوە سیاسی و چەکداریەدا لەبەرەوە تۆ دڵنیام ئەگەر با بڵم وەسفی کەسێک لەوانە بکەی یاخود بە جۆرە لە جۆرەکان ڕخنەی لێ بگری دیارە بەتەکیت کە سوکار و بنەماڵەکانی ئەمان پێخۆش نییە بەڵام تۆ لەبەر ئەوەی کە سوکار و بنەماڵی ئەم کەسە ئەوەی پێخۆش نیە تۆ ناتوانانی ئەمە قوت بیتەوە لە کاتێکە ئەمە با بڵم کارکردی لەسەر نووسینەوەی ئەم یادەوەریانەوە ئەم مێژووی ئێمە هەیە و دەوری هەبووە لە خوڵقاندنی کۆمەڵی ڕووداودا بەبێ ئەوەی باسی بکە ئەمە پیاکوش بوو یا جەلات بوو یا ئەوە بوو یا ئەوە بووە نا قسەکانی من لەسەر خەسڵەت و ئاکار و هەڵسوکەوت و بیرکردنەوەی کۆمەڵی سەرکردەی سیاسیە لە کوردستاندا کە هۆکاری خوڵقاندنی کۆمەڵێک ڕووداو بوون جا ڕووداوەکان باش بوو بن یا خراپ بوو بن بۆیە من لەو منتەڵەقەوە یا لەو ڕوانگەیەوە باسی هەندێک کەسم کردووە بە حقیقەت بەڵام بەبێ ئەوەی هەوڵ بدەم کە سوکایەتیان پێ بکەم خوا نەخواستە یا بیان شکێنم بەڵام ئەمە تەبع و بیرکردنەوە و سروشت و ممارەسەی ئەم سەرکردەیە بووە بەڵێ یعنی بەشێک لە حاڵەتە دەرونیەکان تەسیری نەبووە لەوەی کە ئێوە بۆنە ئاڵای شۆڕشتان لە ناو یەکێتییا دروست کردووە کە لەگەڵ هەندێک بەرپرساهتان بوو بێ ناکۆچی بێ یا زۆر جار پێکەوە نەگونجان بێ یا ڕەتکردنەوەی فکر و بۆچوونی یەکتر بێ یاخود بە شێوەیەکی سیستماتیک ئێوە بیرتان لەوە کردەوە وەکو خوشت باسیەکەی لە کۆتاییە لە کتێبەکە کە ئێوە هیچ دەستان بە خوێنی کەس سوور نەبووکو ئاڵای شۆڕژ عەزیەتی کەستان نەیەوە کەسان بەدیل نەگرتووە خراپەکاریتان نەکرد یعنی ئەکرێ بڵێن ئەمە دروستبوونی ئاڵای شۆڕش بۆ خۆی پەرچەکردداری ئەم جۆرە شتانە نەبوو من حەز دەکەم ئەوە بڵێم لە زۆر شوێنی کەش گوتمە و نووسیومە کە ئێمە ئاڵای شۆڕشمانەکو حیزب و ڕێکخرا و دروست نەکردووە و بەرنمەیەکیشمان نەبووە بۆ ئەمە و نەمانویستە ئەم کارش بکەین ینی ئەگەر ئێمە بینە سەر ئەوەی ئاڵای شۆڕش چی بووە ئاڵای شۆڕش ڕەوتێکی سیاسی چەپ بووە لە ناو کۆمەڵە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بە بەرنامە و فکری باڵادەستی کۆمەڵە بە تایبەتی پاش کۆنفرانسی یەک ڕازی نەبووە و پێی وا بۆ دەبێت داکۆچی بکات لە درێژە پێدانی ئەم ڕەوتە سیاسیە لە فەزایەکی ئازاد و دیموکراسیە بۆی بتوانین ململانەی فکری و سیاسی بکەین بەڵام ئەوە سەرکردایەتی باڵادەستی کۆمەڵە و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە ئەویان پێ قود نەدەچوو ینی ئەم ململانەی ناو کۆمەڵە ململانەیەکە لە دروستبوونیەوە لەگەڵیا هاتووە مەسا هەل لە ساڵی 1972 با بڵێم کە خۆی هەفتا دروست بۆ کۆمەڵە لە 72 کۆمەڵێک سەرکردە و کادیری ناسراوی کۆمەڵە جیا ئەبنەوە و فکری کوردستانی بوونیان پێ قبول نییە پیانەوە بێ کۆمەڵە دەبێت کۆمەڵەیەکی ئەوە بێت ینی کۆمەڵەیەک بێ بۆ هەموو خەڵکی عراق کار بکات و حیزبی پێشەوی کرێکارانی عراق بێ ئەمە تەشەناکە ئەمان دەڕۆن بە شێوەیەکی دیموکراتیانە ئەسڵەن کۆمەڵە بەجێ ئێڵن بەبێ ئەوەی هیچ زەبروزەنگێکی تێ بکە لە کاتێکشا کۆمەڵە بنهێنی کارەکە پاش ئەوە لە 76دا حیزبێکی ڕێکخراوی کۆمەڵیەکی بناوی ڕێکخراوی ڕەنجدران لێ جیا ئەبێتەوە و ئەوەش نەتیجەکانە دیارە من لێوێ باسم کردووە دواتر
کاگ ئارام دێت لە 76 لە 75 و کۆتایی 75 ئەوە کە هەموو سەرکردایەتیەکانی کۆمەڵە دەگیرێن و لە زیندان دەبن ئەمان وەکو کۆمیتەی هەرێمەکان و کاگ ئارام دوو کار ئەکەن هەم سەرکردایەتی کۆمەڵە ئەکەن هەم دەستپێشکەریەکەن بۆ سازدانەوەی بزوتنەوەی چەکداری لە کوردستانە اینجا کاگ ئارام کە هاتووە کۆمەڵێک با بڵم کۆمەڵێک گۆڕانکاری لە فکر و بەرنامەی کۆمەڵا کردووەوە ئەومان بوو ئەوە کاگ ئارام بوو ئەوە بوون کە پیاندا گتۆ لەسەر خەتی چینایەتی و با بڵم چەپایەتی کۆمەڵە و سربەخۆبوونی کۆمەڵە یەکێک لەو کێشانەیەکی ئێمە هەمان بۆ لەگەڵ کۆمەڵە و لەگەڵ یەکێتی نیشتیمانیە ئەوە بوو کە سەرکردایەتی باڵم زاڵی نێو کۆمەڵ لە پاش کۆنفرانسی یەک و دوو ئەوە ینی دەیانویست کۆمەڵە بتوێنەوە ناوێکێت نیشتمانی کوردستان و یەکێتی نیشتمانی بکەن بە حیزب و ئێمە دژی ئەوە بووین و پێمان وە بۆ ئەمە یەکێکە لەسەر خەتە سیاسی و فکرەکانی کاگ ئارام بسە درێژەمان بەمە داوە بەڵام ئەوان فەزایەکی دیموکراسیان دروست نەکرد بۆیە ئێمە ناچار وردە وردە خۆمان کۆ کردەوە و ویستمان بین بە لەگەڵ یەکێتی نیشتیمانی و سەرکردایەتی کۆمەڵە دابنیشین بۆی بین بە باڵی چوار هەم لە ناو یەکێتی نیشتیمانی باش بەڵام تۆ لە بەشی پێشووی بەرنامەکە باسی واقعیەتی کوردستانت کرد کە ئەوێ هەموو شۆڕشێ هەموو فکر و بیر و بۆچوونێ لە ڕۆحی ئەزمونونەکەەوە و واقعەکەەوە نزیک بێ یەکێکی وکو کاگنی شیروان ڕایوا بوو کە ما بیری مارکسیە تەنانە لە وڵاتانش سەری هەڵاوە ئەیوت کرمۆڵ بوو ئای نەماوە و مام جەلالیش هەمان ڕای هەبوو کە پیان وا بوو بیری چەپ و مارکسیستی لێنینی چوزانم ماویزم تێگەیشتەکانی جیڤارە ئەمانە بۆ خۆیان لە کوردستانە ئەزمونکردیان سەرکەوتو نەبووە مام جەلال وەکو خۆشت باسیەکەی زیاتر بڕوای بە حیزبی دیموکراتی جەماوەری تر هەبوو وانە بوو کرانەوە زیاتر وە لەو نخبەوێ دەرچێ یعنی بە بڕوای تۆ بۆ خۆی قسەکەی ئەوان واقعیتر نەبوو کاک پشکۆ ئێمە لە ئێستا و لە هۆشیاری و ئاگایی ئێستامانەوە قسە لەسەر ڕابردوو دەکەین نابێ ئەم ئاگایی خۆمان برینەوە ڕابردوو ینی مەبەستمەوەیە بە ئاگایی ئەو کاتەوە من قسەت بۆ جەنابەت دەکەم پێ دەڵێم ئێمە کۆمەڵێک کەسی چەپخوازی مارکسیلینیست بووین و دەمانویست ئەو کارە بگەین کە پێوان وا بوو ئەمە ڕاست و دروستە ینی پێوان وا بوو کە کۆمەڵە دامەزراوە بۆی حیزبێکی سەربەخۆوێ ئێمە لەسەر ئەمە ململانێمان کردووە قسەکە لەسەر ئەوە نییە داخۆ ئێمە دروست بووین یا ئەوان یا ئەوان دروست بوون ڕاستیەکەی و ئێمە بینیمان کۆمەڵش توایەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە حیزب بەڵام نەبوو بۆ حیزبە دیموکراتیە جەماوەریەی کە با بڵێم بتوانێت گۆڕانکاری جددی و ڕیشەیی لە نێو کۆمەڵی کوردستاندا بکات بەتایبەتی ئەو مەسەی لە ممارەسی دەسەڵات و پاشی راپەڕین وانان دەرەکەوێت و مەسلەی حکومڕانی مەسلێکی گرنگە ینی مەسلەکە هەر قسە و نووسی نییە ڕاستە بەڵام ئەوەی ئێوەش کاک پشکۆیانی تۆ باسەکەی کە ویستوتانە ململانێکی فکری و دیموکراسی لە ناو یەکێتیە وەکو کۆی ڕەوتەکانی تر دروستکەن بەڵام ئێوە لە ناو یەکێتیە هەر بوو خۆتان نەبوون بە حیزبێک پێشتر کاک مەلا بەختیار پرۆژەی نەنووسی بوو بڵاو نەکرایەوە دواتر شتەکان ئاشکرا نەبوون و ئیمجا وەکو تۆڵەکردنەوە لە ئێوە هاتن لە بەرامبەرە هەوڵی دەستگیرکردنی ئێوەیانە ئێمە نەبووبین بە حیزب وەکو پرۆژش ئەو کاتە پرۆژێکمان نووسی بوو ئێمە لە چیکە ئێمە ئەم ڕەوتەی ئێمە ئەتوان بڵم لە ساڵی کە من لە دەرەوە مەسەلاوە نیە لە ساڵی 1970ەوە پاشمردنی شەیدبوونی کاگەرام بەردەوام بووە لە 1970ەوە کە منی تێدا بووم هەتاکو ساڵی 1984 ئێمە نەشتێکمان دروستوەکو تەنزیم بێت نەشرەیەکمان هەبوو نە بڵاوکراوێکمان هەبووە بەڵام لە پاشی کۆنفرانسی سیەوە کە ئێمە تێگەشتین ئیتر ئێمە ناتوانین بەو شکلە درێژە بدەین بەوە ڕۆژەتان نووسی بێ پرۆژەیە بنووسی و خۆمان کۆ بکەینەوە ئەویش نەبە بەمبەستی ئەوەی ئێمە لە یەکێتی یا لە کۆمەڵی جیابینەوە بەڵکو بۆی بتوانین بەمە فشارێ بخێنە سەرکردایەتی کۆمەڵە بە جۆرێک سازشێکمان لەگەڵا بکە بە جۆرێک لەگەڵمان ڕێک بکەوێت بە جۆرێک بتوانین کۆمەڵە بکەین بە پێکاتەیەکی فراوانتر دیین دوو ئیتیجاهی تێدا بێ بەڵام کە ئەمە نەکرا ینی کە ئەوان پلانباری ئێمەیاندا ڕاستە خۆشتێ ئەسلا هەر ناوی ئاڵای شۆڕشیش نەبوو ڕاستەکە ئەو ڕەوتەی ئێمە ناوی ئاڵای شۆڕش نەبوو ینی ئەوان ئەو ناویان بەسەر ئێمە ئاڵای زەحمەت کێشان و ئاڵای کۆمۆنیست هیچ بەڵێ ینی بڵێن تەنها وەکو تەنزیمەکە نا ئێمە گۆڤارێکمان دەرکرد هەر لەو کاتە لە ساڵی 85 بە سلمانگێک پێشگرتنی ئێمە یا پلانبەردانی ئێمە یعنی ناومە نا ئاڵای شۆڕش دیارە کۆمەڵک ینی ئەوە ناوی گۆڤارەکە بوو نەک ناوی ڕەوتەکە یا تەنزیمەکە ڕاستەکەی نە ڕەوتەکە و نا ئەوەشی پاشتر بوو بە ڕێخستن ینی بوو بە ڕێخستن و ڕێکخراوە ئەوانە ینی هیچراوێکی بەڵام مەترسی کاگنە و شیروان و مامجەلال لەوە بوو یعنی ئێوە کاریگەریتان لەسەر ڕێخستنەکانی ناو شاریش دروست کردبوو و لە ناو پێشمەرگا خەڵک و لایەنگرتان دروست کرد بوو ئەوان بە جۆرێ لە کودەتا بەسەر یەکێتی نیشتیمانی و کۆمەڵا ئەم کارە و ئەم
کردەی ئێوەیان هەڵەسەنگات بۆ یعنی وەکو جۆرێک لە پەرچەکردان ئەو هەڵوێستەیان نوان کە من دەزانم کە ئێمە سنگ و وەزنی ئێمە لە ناو کۆمەڵە و ناو هێزی پێشنەگۆن ناو شارەکانە کەم نەبوو ڕاستیەکەی ئەوە بینینی خۆیان بوو بۆ ئەوەی کە ئێمە ئەمانەوێ با بڵێم بە جۆرە ڕێژەکان کودەتیان بەسەرا بکەین بەڵام ڕاستەکەی ئێمە ئەمانویست بە ئاشتیانە پێکەوە لەگەڵانە بژین خۆ ئەگەروان نەبووە ئێمە کۆمەڵی ئەزمموی جیابوونەوەمان هەبوو مەسا ساڵی هەفتاونەوە برادرانی بزوتنەوەی سوسیالیست جیابوونەوە باشە شەو بارگە و بنەی خۆیان پێچەوە چوونە ئەو بەری چۆمەکە تا ئەوی ئەمە لێرێن و تەنزیمێکین بارحاڵی خۆ ئێمە ئەمانتوانی ئەو کارە بکەین بۆ منە ئێمە کە لە سەرکردایەتێکی نیشتیمانی کوردستان لە یاخسەمەرەوە بەرەو شار باژێ ڕۆشتین دواتر لێو ڕۆشتن بۆ قەرەداغ ئێمە ئەزانین قەرەداغ نێو جەرگەی هێزەکان یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵەیە یعنی ئەگەر ئێمە مامۆستای جیابینەوە خۆ لە شار باژێر ئەمانە کە پشتمان بە ئێرانەوە و مەسەلا بۆمە بەڵام ئێمە بەوە ئەوەمان ناکرد و تەسەووری ئەوەشمان ناکرد ینی ئەوان پەلامارمان بدەن ئێمە برار و بچینە ئەوێ کۆنفرانسێک ببەستین خۆمان یەکلا بکەینەوە بەرنامەیەک و پلتفۆرمێکی سیاسی دابنین بۆی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە پێکەوە بژین ئێوە ئەو ڕایەڵە فکریانە چی بوو ئێوە کاریگەریتان لەسەر جەماوەری یەکێتی و کۆمەڵە دروست کرد بوو وەک خۆتان ئەڵێن تەنانەت ئێوە لەناو زیندانیشا پەیوەندیتان بە ڕێخستنەکانی ناو شارەوە هەبووە یعنی ئێوە چیتان جیاواز هەبوو تێگەیشتنی فکری و سیاسی و تەنانە بۆ خەباتە چەکداریەکەش لە دەرەوەی یەکێتی و کۆمەڵە کە خەڵک ئیعجابی بە ئێوە وەک خستبوونتانە ژێر هەژمون و کاریگەری بیر و بۆچوونی خۆتانەوە هەتا ئەو سەردەما پێم وابێ کە بزوتنەوەی چەپ لە ناو کۆمەڵەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە کوردستانیشا بەهێز بوو و ئێمە با بڵێم داکۆکی کار بووین لە گەشە پێدانی ئەم بزوتنەوە چەپەی ناو کۆمەڵەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە لە هەتا ئەو کاتە هێزی پێشبڕکێی کوردستان بەتایبەتی ئەو با بڵێم کەسە پاک و دڵسۆز و شۆڕژگێرانەی کە ینی بەبێ هیچ مەبەستێکی تایبەتی لە پێناوی کورد و لە پێناوی بزنەوەی کورد و چەپایەتە خەباتیان نەکرد ئەوانە ئێمەیان بە نوێنەری خۆیان ئەزانی ئەمە یەک دووەم ئێمە بەشێکی زۆرمان دەتوانم بڵێم لەو کەسانە بووین کە هیچ شتێکی تایبەتی بە لەسەر نەبوو ینی هیچ گلەی و گازندەیە ڕخنەیەک لە مەزرەی گەندەڵی و ئەو شتانەی کە پێداوانە بە گەندەڵی هەری ئێستا هەیە ئەو کاتەش لە شاخ گەندەڵی هەبوو کاکە ینی لەبەرەوە ئێمە ڕەنگە نمونەی خەڵکە پاکەکان بووین کە خەڵک با بڵێم بە جۆرێک متمانی بە ئێمە هەبوو من عینی ئەوەی جەنابت مەسەلا من جارێک لە هەر لەو کتێبەشە باسم کردووە کە ڕەحمەتی کاگنەشوە مستەفا هاتە زیندان بۆ لام کۆمەڵێک قسە و باس و سیجووا بوو سوزانم ئەوە کرا لە ئەخیرا وتی من یەک پرسیارت لێ یەکەم ئەم پرسیارە بۆ خۆمە بۆ هیچ کەسێک نییە ئێوە چۆن واتان کرد ئەو هەموو کادرە ئەسکەریە ئەو هەموو کادرە سەربازی یەکێتی لەگەڵ ئێوە بێت وتم کاگنەشوون هەتا ئێستا لە نێو کۆمەڵا توێژێک ماوە کە توێژێکی نابەرژەوەند پەرستە و کەسێکە لە پێناوی چەپ و فکری کۆمەڵا کار ئەکا و پەیوەندیەکەی ئێمە ئەوەیە یعنی کە کۆمەڵە کەسن نە بە ئەوەی ئیمتیازاتی بدەیتێ نە بە ئەوەی پارەی بدەیتی نە بەوەی مەسئولاتی بدەیتێ لا نادا لەو خەتەی کە خۆی بڕوای پێ باش ئەی بۆچی پشتیوانتانە و تو کاگمەلا بەختیار و کاک شێرعەلی کە باسەکەی بۆچی لە کۆنفرانسی کۆمەڵا 58 ئیمزاکۆ کرێتەوە بۆ ئیعدامکردنیا بڵێن ئەوەی خۆت پێڵێ ئیعدام کوشتنی ئێوە یعنی کە ئەگە وایە بۆ ئەو خەڵکە پشتیوانتان نەبوو تۆ ئەوە ئەزانی ینی تەبیعەتی ئینسانەکان ینی دەروی دەرونیەوە شتێکی زۆر موعقەد و تایبەت و ئەوەیە ینی کە تۆ سێشتا نەگیراویت و سەرکەوتویت کەسێک دیفاعت لێەکە کاتێک کە تۆ بەو شێوەیە ئەگیرێت و دەخێتە زیندان ئیتر دوایتر کەسەکە جادوی بیر لە تۆ بکاتەوە بیر لە بەشێک لە بەرژەوەندی خۆشیە کاتەوە و من پێم ئابێت ئەو 58 کەسە ڕەنگە 4 کەسی تیان نەبوو بێ وەکو قەناعەت و متمانەی بەوە هەو بێ کە ئەو لایحەیە ئیمزا بکە کە بۆ کوشتنی ئێمەیە بەرژەوەندی چییە لەو شاخ و ناو دار و بەردایانی خەڵک ئیمزا کۆ بکاتەوە یانی بەرژەوەندی لە بەجەوەندی هەیە چکە ململانەیە لە ناو هێزەکانە هەر لە سەرەتایشەوە هەبووە کێ دەبێ بە ئامبر کرد کێ دەبێ بە سەرتیب کێ دەبێ بە ئامر هەرێم کێ دەبێ بە ئەندامی سەرکردایەت و جێگری ئەندامی سەرکردایەت و مەسئولی مەکتەبێک ئەمە گرنگە ئەگەر تۆ وەلات بۆ دەسەڵاتی باڵا دەست و کۆنتترۆل کەری ناو کۆمەڵە نەبێ ئەمانە دەست ناکەوێت ینی هەمیشە من وەکو دەڵێم ینی کەسانێک هەن کە نازانن سبینت چیان بەسەر دێ نازانن سبینە شەهید دەبێ یان نا بەڵام دیسانیشەوە بەشێکی بیر لە بەرژەوەندیەکانی خۆی کاتەوە
بەڵێ بەڵام ئێوە لە ناو ئاستی لە ئاستی خەڵکە گشتیەکە یا بڵێن بڵێن لە ئاستە میلیەکە دەنگویەوە لە ناو خەڵکا بڵاوەکرایەوە کە ئەمانە ڕێکخراوی ئاڵای شۆڕش کورتکراوەکەیان وت ئاش ئەمانە عێراقچێتیەکەن دژی مەسائلی نەتەوەی کورد و کۆمەڵێ باس و بابەت باسەکرا دوای ناوبڕەکە ناوبڕێ وەرەگرم وەڵامی پرسیارەکەم بەرەوە بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێمەوە لات. دووبارە سڵاو بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوم لێکری کە ئێوە فکرێ و بیر و بۆچوونی عێراقچێتیتان هەبوو ینی ئەوە بڵاو کرابووەوە بۆیە لەوانەیە بەشێک لە کۆدەنگی لەسەر ئێوە دروست کرابوو بۆ ئەوەی کە لە زیندان بمێننەوە یاخود نەتیجەی ئەوەشتان کە وەکو خۆتەڵی ئیعدام بکرێن. ڕاستیەکەی ئەنی ئەوان زۆر هەوڵیانداوە هەموو ئامراز و وەسیلەیەکیان بەکارهێنا بۆی ئەو کۆدەنگیە دروست بکەن بەڵام من دڵنیام کە ئەوەی کە لەو بەبلم کۆبوونەوە یا ئەو پلینۆمەی کۆمەڵا جێبەجێ بووە پەیوەندێکی بە مەسلەی ئەوە نەبە کە داخۆی ئەمەی عێراقچینیان چونکە بەشێکی ئجگار زۆری کادرەکانی کۆمەڵە ئەوانەی کە شارەزای مێژووی کۆمەڵەن دەزانن مەسلەی عێراقچێتی لە ناو کۆمەڵ لە ساڵی 1970 کە پێشتر باسم کردو ئەو برادەران جیابوونەوە مەسلەی عێراقچێتی لە ناو کۆمەڵدا کۆتایی پێهاتووە بەڵام ئێمە ئەگەر پێما بە نەختێک منتیقی تر بیرمان ئەکردەوە پێمانە بوو کۆمەڵا دەبێت نووری کارکردنی لە کوردستانی عێراق بێت و پێمان وا بوو مەسئلەی کورد و چارەسەرکردنی مەسئلەی کوردستان لە ڕووی عەمەلی و پراکتیکیەوە 4 مەسئلەیە و 1 مەسەلە نییە دیارە ئەوان و لە پێش هەمووی شانەوە دەتوانم بڵێم کاک فرێدون عەبدولقادر نامیلکەیەکی نووسی بوو کە مەسەلەی کورد 1 مەسەلەیە و 4 مەسەلە نییە ئەمانە هەمووی وەسیلە بوون بۆ ئامادەکردنی زەوینەیەک بۆ دژایەتیکردنی ئێمە پێمان وا بوو کە کێشەی کورد لە کوردستانی عێراق لە عێراق چارەسەرە بێ و کێشەکەشی ئەوەیە دەبێت سەدام بڕوخێت و حکوومەتێکی دیموکراتی دروست بێ و ئێمە بە کردەوەش بینیمان هەر ئاوا ڕاستیەکەی بە ئێستاشەوە هەر ئاوا دەچوو ڕاستیەکەی بەڵام ئەوان دەهێنایە پێشەوە بۆ ئەوەی بڵێن ئەمانە عێراقچین ئەگەر عێراقچیت کەسی نەخوێنوار بیری لێ بکاتەوە دیارە بە شێوەیەکی با بڵێم خراپتر تێ ئەگات و ئەو ئەگە ئەینا ئەو مەسلەی ناو کۆمەڵە بە هیچ شێوەیە گوجودی نەبووە ینی لە لای ئێمە چونکە ئێمە پێمانەوە بۆ کە بە پێچەوانەوە مەسلە ئەوەی ئێمە داکۆکیمان لە بزوتنەوەی کورد و لە چوزانم مەسەری بزوتنەوەی جەماوەری لە کوردستانی بەشی عێراقا کردووە یا ئەوەی پێی دەڵێن باشوور ڕەنگە ئەوانی دیکە کاتێک کە هاتە پێشەوە وەزعەکە و ڕاپەڕین بوو حکوومەتی سەدام ڕوخە ئەوانەی کوردستانی بوون و دژایەتی ئێمەیان ئەکرد پێش هەموو کەسە چوون بۆ بەغا بوون بە ئەندام پەرلەمانی حکوومەتی عێراق کاکە خۆی ئەمە کەسمان ئەومان نەکردووە من ئێستش پێم وانەیە کە کوردستانە بەشێک بە لە عێراق ئێستش پێم وایە دەبێت مافی چارە خۆنووسینی کورد جێبەجێ بکرێت و دەبێت خەڵقەبات بۆ بکە ئەو کاتەش ئێمە وامان دەگوت باشە ئەو ئێوە تەنانە من هەچەند تۆزێک پێشترەکەم بەڵام دواترە گەڕێمەوە تەنانەت تۆ باسی کۆبوونەوەکەی 1989 کە لە تارانێک کە لەگەڵ کاگمەلا بەختیار و ڕووناکخانی خێزانی و حەمەئاوات و تۆ یەکێک لە خاڵەکان بازەوەکەی کە ئێوە یعنی ئەنتی ناسیۆنالیزم بوو لەناو بزودنەوەیشی نەتەوەی یعنی ئەو هەست ناکەم هەستمەکرد ئەو خاڵە جۆرێک لە ئالۆزی تایەوە شەرعیەت دانی تایە بەو جۆرە تێگەیشتنەکە وەکو پڕۆپاگەندە دژی ئێوە بڵاو کرابەوە کە خۆت ئەڵەی خەڵکیان وا تێگەیان ئەوە ناگەیەنێ زانی با بڵێم هەندێک جار ئینسان با بڵێم کۆبوونەوەیەک لە حاڵەتێکی ئیستیسنایی و زۆر تایبەتە ئەکا ڕەنگە هەندێک بیر و بۆچون تەڕ ئەکاکە لە شوێنی خۆیانە بێ من قسەم بەسەر ئەم مەسەلەیە نییە بەڵام ئێمە لە پێشووی ئەو مۆزوع و لە بڵاوکراوەکانمانە و لەوەی قسەمان لەسەر کردو کارمان بۆ کردووە زۆر دژی ئەوە بووین ڕاستە ئێمە لەگەڵ حیزبی ناسیۆنالیست نەبووین مەسلە وتومانە یەکێتی حیزبێکی ناسیۆنالیستە مەسەلاوە نییە بەڵام لەبەرەوەی بە مەقابل لێو بڵێن ئێمە خۆمان حیزبێک یا ڕێکخراوێک یا چەند کەسێکی چەپخوازی دیموکراتخوازی مەسەلەکە بۆ ئەو جیاکردنەوەی هیچی کە ئەینا ڕاستیەکەی ئێمە هەرگیز لەگەڵ ئەوە نەبووین با بڵێم تۆ دژی حیزبێک یا ڕێکخراوێ یا کۆمەڵی یا لایەنێ بیت کە با بڵێم داکۆچی لە مافی چارەی خۆنووسینی کورد بکات ئەن بەڵام مەسەلەکە لە ڕووی پراکتیکەوە ئاوان نەکەوتەوە یعنی بەدیلی ناسیۆنالیزم لای ئێوە چی بوو بەدیلی لە ناسیۆنالیزم لای ئێمە تۆ بڵێن مێمتمان وا بوو کە تۆ ناکرێ مەسەلەی کورد گۆشە گیر بکەیت و هیچ پەیوەندێکی بە بزوتنەوە خەباڵی تێکۆشانی خەڵکی عێراقەوە نەبێت و ئێمەمان وا بوو کە دەبێت تۆ داکۆکی لە
مافە ناسیۆناڵەکانی خەڵکی کوردستان بکەیت بەڵام بەو گۆشەی گیریە نا ڕاستەکەی من پێم وابە لە ڕووی پراکتیک و واقعیشەوە شتەکانی ئەمە ڕاست بەڵام دوایی یەکێتی خۆ دروشمەکەشی تەنانەوە بزانم لە هینە لە بالیسانە کۆبوونەوەیەک ئەکرێت دروشمەکەی لە ئۆتۆنۆمیەوەکە بە مافی چارەی خۆنووسین بۆ گەلی کورد و دیموکراتی بۆ عێراق ئەوەش پێم وابێ نازام هشتا و چوارە ئەو کاتانە بۆ خۆی ئەوە بایی هێندە ئاوی دڵی فکری هشتا پێش مستاوازەکانی ئەوە ینی یەکێتی و حکوومەتی عێراق بەڵام خۆ ئێمە هیچ دژی ئەوە نەبووین و هیچ نکۆڵیشمان لەوە نەکردووە بەڵام دیموکراتیەکەی کە ئێوە باسیەکە بەڵام خۆی مەسەلەکە دروشم شتێکە و مارەسەکردن و کارکردن بۆ جێبەجێکردنی ئەم دروشمە شتێکی کەیە بەگشتی حیزبی کوردی ینی من پێم وابێ من باسی یەکێت نیشتمانی کوردستان بەتایبەت ناکەم بەڵام حیزبی کوردی بەگشتی لەو مێژووی پێشووە لە شاخدا ینی هەمیشە با بڵێم دروشمێکی بەس کردوێتەوە یا استراتیژێتێکی داروشتووە کە لەگەڵ ڕۆژ و وەزع بگونجێ بە حەقەت ینی ئەوە یەکێکە لەو کێشانەی کە میلەتی ئێمەی تایە مەسەلا تۆ سێر کە مەسەلا هەتاکو ینی یەک با بڵێم کێشەی نەتەوایەتی لە کوردستانی ئێمە تۆ یەک حیزبم پێ بڵێ مەسەلا کە دەور و تەسیری هەبوو بە نەک حیزبی پشکۆلانە ئەوانە مەسە هەل لە سەرەتاوە با بڵم دروشمی سەر بەخۆی کوردستانی بەسکرد بێتەوە ئەمە نەبووە کە ڕەنگە پەیوەندی بکۆمەڵ دوایی بەرژەوەندی حیزبی تەیەکەوێ ئەمانە کاڵە بنەوە من پێم وابێ ئەوە وایە ڕاستێک نەتیجەی یا بڵێن ئەنجامی ئەم جۆرە تێگەیشتنەی ئێوە بوو بۆی گەیاندن کە وەکو خۆتەڵی یا لە نائاگایەوە چاوەڕوانی ئەوەتان نەکرد ئێوە لەلایەن شۆڕشەوە بۆ خۆی ڕۆڵەکانی خۆی بگرێت و لە زیندانی بەهاوێت تۆ خۆت باسیەکەی حکایەتێکی زۆرت هێناوە لەوانەیە بڵێم ڕووبەرێکی فراوان لە بەرگی سێمی کتێبەکەت بۆ ئەوە تەرخان کردو دووەم و تا ڕادیە سێمیش کە باسی زیندانەکەیت و حکایەتەکانی ناو زیندان و دەست و چاو قاچ بەستنەکەیت یعنی ئەمە بوو ئێوەی بەوە گەیاند فکر ئاوا قوربانی ئەوەیە بۆچی ئێوە ئەوەی کە تۆ ئێڵێت و من باسم کردێکێتی ئەو دروشمەی گۆڕی بۆچی ڕازی نەبوون بەوە کە بڵێن با ئێمەش بەوەی یەکێتی ڕازین و بۆی لە زیندان ئەوەندە کەسیرە نەبن مەسەلەکە تەنها دروشمەکە نییە یعنی دروشمەکە دروشمێکی نیشتمانی کوردستان بووە و دروشمێکیش بە لە شوێنی خۆیدا بەوە شتێکی دروست بووە کێشەی ئێمە ئەوەندەی لەگەڵ کۆمەڵە و ڕێخستنی کۆمەڵە و فکر و بەرنامەی کۆمەڵە بوو ئەوەندە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان نەبوو ڕاستیەکەی لەبەر ئەوە ئێمە ینی لەبەر ئەوە نەئکرا واز لە هەموو با بڵم بەردەوامی خەباتی ئەو ڕۆتە بهێنین بۆ ئەوەی لە پێناوی دروشمێکی تایبەتە بە حقیقەتەوە خۆ زۆر جاریش من بەگوتم بە پێی تێگەشتی ئەو کاتەی ئێمە ینی من خۆ ئەگەر ئێستا ڕەنگە ئاگایی و وەشیاری و ڕۆشنبیری ئێستەم هەبواە ڕەنگە ئەو کارە ئەوم ناکە شتێکی دیکە مەکرد بە حقیقەتی ینی بەڵام ئەو کاتانە تۆ پێ دوابێ لە پێناوی فکری خۆتا لە پێناوی پرانسیپی سیاسی خۆتا دەکرێت با بڵێم هەموو باجێکی قورس بدەیت و ئەو باجە قورسش ئەوە بوو کە ئێمە یامان وەوە لە ئەنجامی بێئەزمموی خۆمانەوە بوو چکە ئەگەر ئێمە ئەزمموی سیاسیمان هەبوایە تووشی ئەو حاڵەتە نەهاتی و نەئەکەوتینە زیندانەوە لە بەردەستی ئەوانە بەڵێ ئێوە دوای ئەو هەموو وەک خۆت باسیەکەی 2 ساڵ و نیو زیندانیش دوجار خۆش شتێکتان نووسی کە ئەوان پێی ڕازی بوون بۆی ئازادکرێن بەڵێ ئەمە لە سەرەتاوە ئەومانکە بەڵام ئازاد بوونەکەمان پیس پەیوەندی بەوە نەبوو کە چیمان نووسیانەمان نووسی ڕاستەکەی ئەوان وادیان بە ئێمەدا کە لە ماوەی 4 مانگە لانیکەم ئێمە یان ئازاد دەکرێن یا ئەتوانین لە کوردستاندا بنشین یا ئەتوانین بچین بۆ دەورەی ئەوروپا بچین بۆ ئەوروپا بۆ دەربوڵاتین دەرەوە بە مەرجێک سیاسەتێک نەکەین کە دژایەتیکردن یەکێتی نیشتمانی کوردستان بێ ئەوەی نووسیتان پەشیمان نامە بوو بە جۆرێک ئینسان بە بڵێ گەتۆ لەژێر حکمی ئیعدامدا ئەوە بنووسی کە بڵێ من نەدەبوو ئاوا بکەم و ئەمە کارێکی باشم نەکردووە جۆرێکە لە پەشیمان نامە ڕاستێکی خۆ ناتوانانی با بڵێ من ئینکاری لەسەر ئەو مەسەلەیە بکەیت بەڵام من ئێستش ئەگەر بکەم وەزعێتی واوە لەسەر مەسەلەیەکیەوە من نامەوێت لەسەر هەندێک مەسائیلی ئەوە یعنی بەدەستی برادەکانی خۆم ئەدام بکرێم چکە ئێمە تاریخێکمان پێش ئەوە هەبوو ینی تۆ ئەزانی ینی لە حرەکەی کوردیە چەند سەرکردەی کوردی بەدەستی ئەوەکانی ئەدام کرا و شەهید کراوە ینی دواتری سەرکردەکان هاتوون چکە بەرژەوەندی سیاسی وە ئەخوازێ دادنیشتن لەسەر مێزی مفاوەزات پێکەوە دادنیشتن پێکیش نۆش دەکەن و احترام لە یەکیش دەگەن و ئەوش بە خۆی شەهید بووە بە قوربانی ئەو ململانێ سیاسی کە هەبووە لە کوردستان و ئێمە نەمانویست ڕاستەکەی ئەوە دووبارە بێت ئەوەی کە بڕوات زۆر پێی نەبوو لەناو ئەو نووسینا چی بوو ئێوەن بە ناچاری لەبەرەوەی ئەعدام نەکرێن نووسیتان
من ڕەنگە یەکێک لەو خاڵانە ئەوە بێ کە من بڵێم نەدەبوو ئێمە ئەم کارە بکەین بە پێی تێگەشتنی ئەو کاتە مەڵبەتە ینی تۆ کارێکت کردووە قوربانیەکت داوە تەنزیمێکت بە جۆرێک دروست کردووە ئێستا دەڵێ من پەشیمانم لەوە بەڵام من حەزەکەم ئەوە بزانی ئەوە بە ئارەزی خۆمان نەمان نووسیوە ینی ئەو تێکستەی ئێمە نووسیمان ئەوان 4 جار پیان گۆڕین ئەخیرن ئەوان خۆیان تێکستێکیان نووسی وتیان دەبێت ئێوە ئەمە ئیمزا بکەن و ئەمە بە خەتی خۆتان بنووسنەوە و ئیمزای بکەن ڕاستێکی ینی مەسەرەکە هەر ئاوا نییە کە تۆ لە هەموو شتێک پاشگەز بووبیتەوە تۆ پێویست نەبوو بڵاوی بکەیتەوە ئەوەی خۆتان لەناو کتێبەکە لە بیرتان نەبوو نووسەت نەخێر لەبەرەوەی خەڵکی کە بڵاوی کردبیەوە و من خەڵک تەلەفۆنی بۆ کردوم بۆ نمونە کاکەڤاڵ کوێستانی تەلەفۆنی بۆ کردم گوتم بڵاوی بکە وتی پێت ناخۆش نابێت وتم ئەسڵان پێم ناخۆش نابێت چکە ئەوە مەسلەیەک نییە کە من پێما بێ ئەمە پەشمە ینی ئەمە شتێکە بۆ من شوورەیە نا من ئێستش قەناعەتم وایە کە ئێمە کارێکی خراپمان نەکرد کارێکی باشمان کرد هەر نەبێ ئێمە ماینەوە بەوەی بین بەشایەتی ئەم هەموو ڕووداوانە و بتوانین ئەو حاڵەتانە بژێڕینەوە کە لە شاخە ڕوویداوە خۆ چێ ئەیزانی ئەگەر من ئەزمون و یاد نەنووسی باە کێ بم حاڵەتانەیە ئەزانی ئەگەر من وردینەکانی ژیانی زیندانی چیا ئەوەی کە خۆیان پیان ئەوەتی یەک با بڵێم ئێمە بەندکراوی یا زیندانی سیاسیمان نییە من پیان دەڵێم من زیندانی سیاسی بووم و ئەوەش وردینەی ژیانی منە لە زیندانە خۆ چێ ئیتوانێت ئەم شتانە ئەو بکە لەبەرەوە ینی ژیان هەندێک جار ینی بڵێن ئاوا نییە کە تۆ بە سادەیی ببینی نەخێر لەبەرەوەی من دژمنی تۆ من پاشگەزدان بەوە و تۆ وەرە ئێدامم بکە ئێدام تەکە بە بەچی بە هەزاران کەس ئێدام کراوە ئەمە نەتیجەی ئەو بزنەوە سیاسی و یعنی تەنها پاسا و ئەکرێ بڵێن ترس نەبوو لە مەرگ بەڵکو ئەو بوو نەدویست بەدەستی هاو خەباتەکانی خۆت لە سێدارە بدرێت من پێم وابێ ئەگەر لە بڵێ من لە 10 ساڵ پێش بەرگە بووم یعنی ئەگەر لە هەرگیز هەموو خەڵکانی کە هاوڕێی منن و شاهێدی ئەوەن کە من کەسێکی ترسنۆک نەبووم یاچی هەرگیزی لە سنگەرێک نەگەڕاومەتەوە و پێشما بە زۆر ئاساییە بەدەستی بەعز شەهید بم بەڵام هیچ پێم ئاسایی نەبوو بەدەستی برادەکانی خۆم بکوژم ئەوەی کە خۆتان نووسیتان ئەتوانین بڵێن لە ئەلف بۆیە یا سەر لە بەری قەنەعەت شتان پێی نەبوو بەڵام پاساوەکەت ئەوە بوو کە ئێوە هاو خەبای بەڵام تیای بوو قەنەعەتان پێی بێت نا ئەزانی ئێمە وەکوت لە سەرتا کە خۆمان نووسیمان ئەوان نەمان نووسی کە دەقەکە پاشتر ئەوان نووسیان و ئاوایان کراینی ئەوان وەکو با بڵێم ئەو لێ قاچیان لەسەر ملی ئێمە دانابوو دانون ئێمە چۆنمان دەوێت دەبێ ئێوە ڕوونکردنەوەتان یا دوایەوەی کە ئازاد بوون ڕۆشتن من کە ئازاد بووم ڕۆشتم پاش 2 ساڵ و نیو ڕاستەکەی وەکوتم من زۆر ماندوو بووم و کەسێک بووم لە ڕووی دەرونیەوە تەواو بریندار بووم و من هیچ مداخلەی ئەو شتا لەم نەکردوادی دوایی بڵ ئەکرێ بڵێم ئازاد بووی یا هەڵهاتی لە دەستیان لە دوای هەڵمەتی ئاگرینی ئەنفاری من هەڵهاتم لە دەستیان ڕاستەکە ئازاد نەبووم لە ڕێگەیەوەی کە لە نەو ئێران و سەردەشتەوە بم بنەوە بۆ قاسمەڕەش و نێوزەنگ و ئەوانە من دەرفەتێکم هێنا لێوە دەرباز بووم لەحزەی دەرباز بوونەکە چۆن بوو ئەو لەحزەیی کە ئیتر لە چاوی ئەوان ون بوویت و ڕۆیشتی من لە ئوتێلێک بووین پێشمەگەیە کە ویستم بەداخەوە کە ئێستا ناوی نازانم ینی بیرم چووەتەوە تەنها دەمانچەیەکی پێ بوو گوتم بچینە سەر جادەکە بۆەوەی نەختێک هەتا وەربگرم دواتە کە چووە سەر جادەکە وتم ئەکرێ بچین بۆ ناو بازار بۆی هەندێشت بکڕم کە من دووبارە ئەچمەوە بۆ زیندان وتی نا ئەوە نابێ من دەبێ ئیجازە وەربگرم من قسەم لەگەڵە کرد و وردە لێ دوورە کەوتمە بێ ئەوە بکات ینی هەست بکە بە مەسافەی حسابی ئەوم کرد کە ئەگەر داهنگاوێک مەسافمان هەبێت ئیتر ڕەنگە نتوانێت بمگرێتەوە من دەرباز بووم و پاشتانیش ڕۆشتمە سەر جادەیەک لەگەڵ کەسێکی ئێرانی ئەوەی نازانم نیزامی پێڵن پاسداری پێڵن چی پێڵێن گوتم من کەسێکی عراقیم و دەمەوێت بێم خۆم تەسلیم بکەم بە حکوومەتی ئێران و بم بە پەناهەندا دیارە من ئەو تەفاسیلەم جێراوەتەوە لە کتێبەکە پاشتر هەموو هێزەکانی یەکێتی کۆبوونەوە ویستیان وەڵحاڵ ئەو کەسە منی نایە بەدەستەوەتی من دەیبم بۆ شارەبانی لە شارەبانیش دیار بوو کابراایەکی تیمسارێکی لێبوو نازانم کەسێکی نزمەدار و ئەوانە بوو لەوێش نوێنەرەکانی یەکێتی هاتن ینی لەوا بوو کە قەناعەتی بکەن کە من تەسلیم بکەنەوە بەڵام دواتر وتم کاکە من وەکو وەر کەسێکی کە سەر بە حیزبەکەم و حیزبەکانی ئێمە بە هەمووی حیزبەکانەوە لە کوردستان پەیوەندیان بە مخابراتی ئێرانەوە هەیە ینی ئەوان سەرپشتی علاقاتەکە ئەتوان ئاگاداری مخابرات ئیطلاعاتی خۆتان بکەن کە من کەسێکم لێرەم دواتر ئاگاداریان کردن بە تەلەفۆن و کەسێک هات لێ و منی بە سیارە بر بۆ شوێنێکی دیکە و مەسەلەکە لەوە کۆتایی بەڵام تۆ پێش لە ناو زینداندا قەنەعەت وا بوو لەگەڵ کاک مەلا بەختیار و شێخ عەلی ئاگاتان لە یەکتر بێ هەر پلانێکتان هەبێ بۆ هەڵاتن بەڵێ ڕاستە بەڵام من
ئەو کاتە بڵێن وەزی ئەنفال بوو و هیچ کەسێک بە کەس نەبووە پێش ئەوەی من ئەو کارە بکەم کاکشعلیان ئازاد کرد مەلا بەختەریشان بردبووە منتیقی با بڵێم دۆڵی خۆشناوەتی و ئەوانە ینی ئێمە زۆر دوور بووین لە یەکتریەوە ڕاستەکەی و ئەوە مەسئلەیەک بکە من پێم ما بوو ئیتر ینی هیچ ینی مبرڕێکی نەماوە تۆ زیندانی بی دو ساڵنی و لەسەر مەسئلەیەکە کە ناهێنێ بە حقیقت وە من پێم بووکە ینی ناکرێتەوە بچیتەوە لەو وەزعی کوردستان و لەو ئەنفال و ئاگربارانان توجاری کە بچیتەوە زیندانەوە ینی جگەلەوە من وەکو کەسێکیش وەکو ئینسانێکیش ڕاستیەکەی تامەزرۆی ئازادی بووم ینی ئەو ئازادی بە چۆمەگەێنەوە بەچی مەگەێنێ نازانم بەڵام دیسانەوە من ئەو کارم کرد. بەڵێ ئەو کارەشت بە دروست زانی کە کردە هەڵات بە دروستی زانیم ڕاستیەکەی و من ئینسانێکم لە خۆڕایی ینی لەسەر مەسئلەیەک ئازادیم لێزەوت کراوە کە مەسەلەکە ئەوە ناهێنە ینی ئەوە نییە ینی ئێمە ئەو دشکارە زۆر بەهێزەی کۆمەڵەوەیەکی نیشتمانی کوردستان نەبووین جگەلەوە نە ئێمە کەسێکمان لەوان کوشتووە نە ئێمە ئینقلابێکمان کردووە نە ئێمە شتێکمان کردووە دوای ئاش بوونەوە لەگەڵ یەکێتیەوە من شخصی خۆم نازانم چونکە من کە ساڵی هەشتا بوو ئەوە کە باسیەکەم مانگی شوار پاشتا من چوومە تاران چەند مانگێکی لێ مامەوە لە مانگی لە ساڵی هەشتا من کوردستانم ئێرانم بەجێ چوومە ئەوروپا و من لە ساڵی 92 پێش ئاشت بوونەوەی کۆمەڵ بڵێ ئاڵای شۆڕش و تێکڵاو بوونەوە من وازم لە هەموو شتێک هێنا وازم لە ئاڵای شۆڕشش هێنا وازم لە نەچوومە ناوێکی بەڵام لە چاوەڕوانیەکە لە گفتوگویەکە بوورە تۆ چاوەڕوانی داوای لێبوردنەکەی کە یەکێتی و بڵێن ڕەحمەتی کاگنەوشیروانیش لێی بکردی تایە چاوەڕوانی ئەوە ئەەکەی لە گفتوگویەکدا وەڵامەیتەوە و بەڵام بە شێوەیەک ئەڵەیت لەوانەیە بەڕاستە و خۆی نەبووە بەڵام علااقاتەکان جۆرێک لە ئاساییکردنەوەی دۆخەکە و داوای لێبوردنەکە ئەسەلمێن وایە بەڵێ وایە خۆی ڕاستەکەی ئەوە ڕووداوێکی سیاسی بوو لە شاغ ڕوویدا ینی پاش ئەوەی کە ئاسەوارەکانی لە دەرونی منە نەما من پێم وابوو کە ئەم مەسئلەیە زەمن چارەسەری ئەکات باشە و ئێستا من با بڵێم هەر پاش ئەوەشی کە من هاتبووتە کوردستان لە 2009 ئەوانەوە بە تایبەتی ینی پەیوەندیەکی هاوڕێیانم لەگەڵ هەموو کەسەکانی سەرکردانی یەکێتی نیشتمانی کوردستان هەبووە بەوانەشەوە کە زۆر ئازاریان داوم ینی لەبەرەوە زۆر بەلامەوە ئاسایی بووە چونکە ینی ناکرێتەوە هەتایە ناخی تۆ پڕ بێت لە کینە و ڕق بەرامبەر بە کەسێک کە لە ڕووداوێکی سیاسیە بە شێوەیە کە نەدەبووە بکەن ویان لەگەڵا کرد ئەکرێ بڵێم بەشێک لە بیرەوەریەکانی تو هەندێک لە هاوڕێکانە بە تایبەتی کاگمەلا بەختیار کە لە دوای وفاتی کاگنەوشیروانەوە بیرەوەریەکانی لە بری کتێبی لە بری بیرەوەری بڵاو کردەوە یعنی پەرجەکردداری ئەو قۆناغی پێوە نییە چکە کاگنەوشیروان و مامجەلال بۆ خۆیان کارکتەری سەرەکی بوون و بڕیاردەری ناویەکێتی نیشتمانی کوردستان و کۆمەڵی ڕەنجدەران بوون یعنی لە نووسینەکانتانە ڕنگدانەوەی ئەوەی پێوە نییە کە ئێوە هەر لە ناختانە هێشتا گرەیەکی دەرونی ماوە من قسەیەکم لەسەر هەرلوویستیان نووسینی کاگمەلا بەختیار نییە ئەو خۆی دەتوانە جواباتەوە لە هەر شوێنەکە بەڵام بنسبە منەوە من پێم ما بێ پەرچەکردارێکی تیان نەبووە ئەوە حەقیقەتی ئەو ڕووداوانە بووە کە من لێوێ باسم کردوون و من کاتێکیش باسم کردوون کە هەردووکیان لە ژیانە بوون و من نوسخەی یەکەمم بۆ کاگنەوشیروان و بۆ ڕەحمەتیە کاگنەوشیروان و ڕەحمەتی مامجال ناردووە هەردووکیشان خوێندووانەتەوە هەردووکیشان وتوانە هەرچی نووسیوە ڕاست دەکات ینی جارێ ئەم دکتۆر نەژمەدین کە لەسەر منەژال لێرە ینی لەو بینایی سەرەوە پێکەوە دانیشت بووین وتی جارێ من لە تیارا بووم لەگەڵ مامجەلال دەچین بۆ ئەمریکا وتی ئەوە چیەکەی وتم کتێبی فڵان کەس دەخوێنمەوە وتی ئافرم هەرچی نووسیوە ڕاست دەکات بیخوێنە ئەنی مەبەستم ئەوە من شتێکی ناواقع و ناڕاستم بنووسی باە خۆ کاگنەوشیروان قەڵەمەکەی زۆر لە من ئەوە تراوە نییە و پیاوێکی نووسەر و ڕۆژنامە نووسەوە بوو خۆ وەڵامی ئەدامەوە لە شوێنەگە یا کەسێکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەڵامی ئەیامەوە نێوەڕۆکی ئەم کۆبوونەوە ئەم دیالۆگی کە من و تۆ ئیکەین ئێستاکە چەند ساڵێک پێش ئێستا تەلەڤیزیۆنی گەلی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە 5 ڕۆژ 3 حەڵقەیان لەگەڵ من تۆمار کرد لەو شوێنانە کە من لێ زیندان بووم کە زیندان یەکێتی نیشتیمانی کوردستان بووە باش لەبەرەوە زۆر ئاساییە ئەمە بنسبە منەوە بەڵام هیچ پەرچەکردارێکی تیان نەبووە و من علاقاتم هەتا کاگنەوشیروان لە گۆڕانیش بووە علاقاتم لەگەڵی زۆر ئاسایی بۆ دانیشتون پێکەوە قسەمان کردووە ئەنیوەکەوەی کە کەسێک لە تاریخ سپاس کاک پشکۆ من ئەمێ ئەم ئەزمونانەی کە تۆ باست کردووە بەشێکی زۆی ناکرێ ئێمە هەموو حیکایەت و ڕووداوانە بۆ بینەر بگوازینەوە بەڵام ئەگەر من بەرنمەکەم ماوەکەی بەرەو تەواوبوو نەچێت
ئەکرێ بڵین ئەمانە چی پێوتین بۆ ئەزمموی ڕاپەڕین و دوای ڕاپەڕین و دروستکردنی حکوومەت و پەرلەمان و سیستەمی بەڕێوەبرن لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە ماوەی ئەم زیاد لە یا بڵێن ئەم 30 ساڵ و زیاد لە 30 ساڵی ڕابردووە کە دەسەڵاتێکی خۆڕێبەری هەیە لە باشووری کوردستان. خوێنەری کورد یا ئەمنەوەی ئێستا و جەماوەری خەڵکی کوردستان کە سەری وەزئی شپڕێوی ئێستەی سیستەمی سیاسی لە کوردستانە دەکەن دەبێ بۆ ڕیشەکانی بۆ شاخ بگەڕێنەوە و ئەمە درێژە کێشانی ئەو ململای و ناکۆچیە نابەجێیە خوێناویەی نێوان لایەنەکانی کوردستانە لە شاخ و لێرە ژەنگاتەوە. ئەکرێ بڵێن بەشێکی ئەوەی کە ئێوە ئیشتان بۆ کرد لە شاخ ئەمڕۆتان لە پێش چاو بوو کە ئایندەی ئەو ڕۆژە ئێستا بەوە ناگەیشت. یعنی ئەمە ئایندەی ئەو ڕۆژەیە کە ئێوە خەباتان بۆ کرد بە تایبەتی ئەو نخبەکەمەی کە باسیەکەیت. بەڵێ بەڕاستی ینی ئێمە چاوەڕێ ئەوە نەبووین لە پاش ڕاپەڕینەوە پاش ئەوە بۆ خەبات و قوربانی دان و شەهید بوون و ماڵوێرانەیە لە کوردستانە ڕوویداوە دەسەڵاتێکی سیاسی خۆماڵی بێتە سەرکار ئاوا مامەڵە لەگەڵ سیاست و بەڕێوەبردن و ئیدارەی کوردستانە بکە بەداخەوە ئێمە تووشی جۆرێک لە خەیبەتل ئەمەل یا بێهیوایی هاتین لەسەر ئەو مەسلێ و من خۆم بۆیە هەتاکو ئێستاکەش بە ئیلتیزام دوورم لە هەر حیزبێکی سیاسی لە کوردستان. شۆڕش کۆتایی هات بە بڕوای تۆ هەچەند تۆ ئەڵێ ئەوەی ڕابردووش بۆی ڕابردووش ئەڵێ ئەمە شۆڕژ نیە ئەمە وەهمی شۆڕشە کۆتایی هات شۆڕش کۆتایی هات بەو مەفهومەی کە ئێمە تێئەگەینە بەو شێوازەی کە ئێمە مارەسەمان کرد بەڵام شۆڕش و گۆڕانکاری کۆمەڵایەتیەکان لە کۆمەڵدا بەردەوامە و کۆتایی پێنایە و من پێم وابێ کۆمەڵانی خەڵکی کوردستان و خەڵکی زەحمەتکێشی کوردستان هەتا ئەو کاتە بە ئامراز و وەسیلەی دیکە خەبات دەکەن بۆی بتوانن کۆمەڵێکی لە عەدالەتی سیاسی و کۆمەڵایەتی دروست بکەن لە وڵات. شۆڕشی ئێستا شۆڕش ئەتوانین بڵێن بۆ نان و ئازادیە بۆ گوزەرانە هەر ئاوایە ڕاستەکەی من پێمە بن نان و ئازادی پێش هەموو شتێکەوەیە کە ئینسان نان و ئازادی هەبوو دەتوانێت بیر لەوەش بکاتەوە کە چۆن سیستەمێکی سربەخۆی سیاسی هەبێ و چۆن کوردستان سربەخۆ ئازاد بێت بەڵام لەم هەلوو مەرجەی ئێستاکە ئاسان نییە. پێ دوایە شۆڕش گێڕەکانی دوێنێ شاخ و سیاسی و دەسەڵاتدارەکانی ئەمڕۆ پەندیان لەو ئەزمونە 40-50 ساڵی ڕابردوو وەرگرت پێکە ئێستا تۆ خۆت کارەکتەرێ بووی لە ناوی ئەو ڕەخنەیەکەیت پەندوەت گیراوە هەرگیز بۆ وەریان نەگرتووە و ناشانێ وەری بکرن وەریان بگرتایە ئێستا کوردستان لە چ دۆخێکا بوو دۆخێکی زۆر باشترە بوو لەمەی کە ئێستا هەیە. ئەرکی خەڵکی کوردستان چییە لە ئێستا لە بەرامبەریان خەبات و تێکۆشان و ناڕزایی دەربڕینە بە ئوسلوبێک کە بتوانن فشار بۆ ئەم شۆڕژگێرە کۆنانی شاخ و شۆڕژگێرە تازە پیاکەوتوەکانی شار بهێنن بۆ ئەوەی بتوانن کەمێک دەست لە بەرژەوەندەکانی خۆیان هەڵبگرن و نەختێک زیاتر بیر لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بکەنەوە. بەڵێ سوپاس دەکەم من ماوەی بەرنامەکەم تەواو بۆ ئەمەوێ لەو پەیوە جوانانەوە لە نووسینەکانت چەندێڕێک یادگاری و بیرەوەری و لەسەر بەرنامەی جێپەنجە بۆ ئێمە بنووسیت و جێپەنجەت دیار بێ بە بەرنامەکانمانەوە ڕۆڵی تۆشی تیابێت گەر بکرێ لێرە. دەستی خۆش بێ سوپاس بۆ پشکۆ نەجمەدین کە لە دوو بەشی بەرنامەکەمان تایبەت بە ئەزمونەکانی خۆی و یاداشتەکانی و شۆڕشی کوردی بە تایبەتی شۆڕشی نوێ ئامادە بوو لەم بەرنامەیە سپاس دەکەین. سپاس بۆ ئێوە بماندووبوونی ئێوە و سەرکەوتوو بن. سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ پشکۆ نەجمەدین تا بەرنمەیەکی تر و باسێکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.